ئەڤە دەمەکە لە ناوچێن بن کۆنتڕۆلە قەسەدەدە چالاکیان پشتەڤانیەژێ پەکەکەرەتێنە لدارخستن و تەڤگەرە جوانن شۆڕژگەر یا فاشێست سەرپەرشتیا لدارخستنە چالاکیان دەکێ. مالپەرە ئەسەفینەد راپۆرتەکەدا دەبێژێ دەچەند هەفتیان بوری دە چەندین خۆنیشاندانن پرۆپاگەندەییش بۆی پەکەکە لە ناوچێن دبن کۆنتڕۆلە قەسەدەدا و لە دژی تورکیا ئۆپەراسیۆنە نوێ لە شنگالێتێنە لدارخستن. هەروها مالپەرە ناوبوری دەبێژێ خۆنیشاندان دەبن ناوونیشانە یەکبوونا چەرەنویسە تەڤایە پارچەیەن کوردستانێ بڕێڤەتچن تێدا داخوازە سەربەست بەردانە عەبدەڵە ئۆجەلان تێکردن. ژالی خۆڤە ڕۆژنەمەڤان ئیبراهیم حەبەش دەبێژێ و ئەڤ خۆنیشاندان تێنە لدارخستن تاکو دەنگێ تەڤایە کەسێن لە دژی سیاسەتە پێدەنە وەرنە سەرکۆتکردن و ئۆپەراسیۆنە تورکیا لە ناوچەیەن سینووریەن هەرێما کوردستانێ بێشەڕ و پەفچوونن گروپێن چەکدار و هێزن قەسەدەڤە گرێ بدێ. هەروها ڕۆژنەمەڤانێ ناوبوری دەبێژێ ئەڤ خۆنیشاندان و لێدوانێن بەرپرسیارێن قەسەدە و پێدا و یەپەکە و بە تایبەتی لە دوانە سیامەند عەلی بەردەفکێ یەپەکە کو دەبێژێ ئەو ئامادەنە شەڕ لە شنگالێ بکەن و چەندێ دەدێ خویاکردن و حتا ڕادەیەکە مەزن بڕێخستنە پەکەکەڤە گرێدایینە. ژالی خۆڤەژی ڕۆژنەمەڤان سامرل ئەحمەد دەبێژێ و گەلێک ئارمان ژل دارخستنە خۆنیشاندانێن پشتەڤانیکردنێژێ پەکەکارە لە ناوچێن بن کۆنتڕۆلە قەسەدە دەهەنەک و ئەوژی ئەڤێن. دیارکردنەک و پەکەکە و قەسەدە بەڕەوانکارێن یەکەمن دەبەردۆزە کوردیدە لە سووریا و عێراق و تورکیا. شێواندنا وێنەیە ماڵباتە بارزانی و پارتیا دەموقڕاتە کوردستانێ. گرێدانە بێتر یا قەسەدە بێ پەکەکەڤە تاکو ڕێل پێشی ئەمریکا وەرێگرتن و کارژ بۆی جوداکردنا پێدە و قەسەدە ژ پەکەکە دکێ. هەردەیەوێ دەربارەدا چەندین جار بەرپرسیارێن قەسەدەیەن پێلە بلندتە کەسکردنەک و هەر فشارێک لێ پەکەکە وەرێکردن قەسەدە بێدەنگ نابێ بەلکو وێ ببێ ئالی دوی شەڕیدا.